سڵاو لە چەند هەفتەی ڕابردووە لە سەروبەندی هاتنەوەی ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 بووین. خۆشحاڵانە کۆمەڵێک خوێندکار بە ئاستی جیاواز لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکەم بوون و بە شێوەی جۆراوجۆر خەڵاتکران و بە شێوەی جۆراوجۆر گرنگجی میدیایی و حکومی و حتا حیزبی و تا دواییان پێیرە. ئێمەش دەستخۆشیان لێ یەکەین و لەگەڵ ڕێزلێنانین بۆ ئەو کەسانەی کە لە هەر بوارێکە پلەی یەکەم بەدەستێنن. بابەتەکەی ئێمە لێرە تەواو بێت. گریمان لەو سەدان هەزار خوێنکارەی کە لە هەرێمی کوردستانە ئەخوێنن، چەندەیەک لە خوێنکارەکان یەکەم بوون لەسەر ئاستی هەرێمی کوردستان. باش، گریمان چەند هەزارێکیشیان ئەچنە زانکۆ و بە پلەی بەرز لە کۆلێژی بەرز با بڵین بەپێی تەرقیمی کۆمەڵگەی کوردی، ئیتر کۆلێژی بەرز پزیشکی و ئەندازیاری و تا دوایی دەسەکەن بە خوێندن و دواتریش کۆتایی بە خوێندنەکانیەت و ئەگەر بە خدیاوەریان بێ دامەزرێن و ئەگەر بە خدیاوەریان نەبێت دەسەکەن بە خۆپشاندان و دامەزرانن. قسەکەی ئێمە و دیاردەکە و بەرنامەکەی ئێمە ئەلێران. ئایا ژیان و کلیلی سەرکەوتنەکانی مرۆڤ تەنها خوێندنە؟ تەنها ئەو شوێنەیە کە ئەگەر تۆ زانکۆ و کۆلێژێکی باش تەواو نەکەی تۆ ئینسانێکی سەرکەوتونیت؟ تۆ ئینسانێکی ناتوانی بگەی بە خەوەکانی خۆت؟ یان ئەگەر بە قودرەتی قادر ئەو شەوەی کە تۆ تاقیکردنەوەکانی پۆلی 12 هەیە خوا نەخواستە کەسێکی نزیکت لێ ئەمرێ تووشی نەخۆشیەکە بی، تووشی ڕووداوێکە بی، دەرەجەکەت کەمێنی ترە بێت دنیا بڕوخێنی بەسەر خۆتەوە بڵێ ئایندەی من لەو شەوا بوو کە نەمتوانی سەرکەوتوو بم، کە ئەم چیرۆکانە ڕۆژانە بەریەکەوین، ڕۆژانە دووبارە ئابێتەوە، ڕۆژانە خەریکی گلەیین لە خۆمان لە حکوومەت لەلایەنی پەیوەندیدار تا دوای. من لێرە دیاردەکەی ئێمە ئەوەیە کە ئایا گەردامەزران نەبێ، ئایا گەر تۆ نمرەیەکی باش نێنیت و کۆلێژێکی باشە نەبێت تۆ ئینسانێکی فاشلی؟ ئێمە لەم بەرنامەیە بە شێوەیەکی ڕوون بە ئامادەبوونی دوو میوان کە یەکێکیان نمونەیەکی تاو جیاوازی کۆمەڵگەیە باز لەم دیاردەیە لە ڕێی بیۆگرافیەکەوە میوانەکانم بناسێن و میوانەکانم ئەناسێنین و دەسەکەین بە بەرنامەکە. فەرموو. سەرمەد محەممەد خاوەن و بەڕێوبەری چەند کۆمپانیایەک لە ساڵی 2007 کۆلێژی زانستی کۆمپیوتەری لە زانکۆی سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 2004 دەستی بەکاری سربەست کردووە. لە ساڵی 2009 کۆمپانیایەکی پرۆداکشنی بۆ ڕێکلام دامەزراندووە. ئێستا خاوەن و بەڕێوبەری چەند کۆمپانیایەکی ڕێکلام و گواستنەوە و گەیاندن و سێڤیسی ئۆتۆمبیلی گەڕۆکە. ئاوارە بەختیار مامۆستای زانکۆ لە ساڵی 2009 بڕوانامێ بەکالۆریۆسی لە بەڕێوەبردن و بازرگانی لە بەریتانیا بەدەستهێناوە. لە ساڵی 2011 بڕوانامەی ماستەری لە بازاڕکردن و ڕێکلام لە بەریتانیا بەدەستهێناوە. ئەزموونی کارکردنی لە چەندین کۆمپانیای جیهانی و ناوخۆی هەیە. خاوەن چەندین وەتار و توێژینەوە خولی ڕاهێنانە لە بواری پەرەپێدانی کەسی و توانە مرۆیەکان و بەڕێوەبردن. دەستخۆش بەخێر بێن دووبارە. ئەزێتان کێشە. من سەرەتای بەرنامەکە هیوادارم بەرنامەکەمان بەو ئاراستایان نەبین خوا نەخواستە دژی خوێنکارێکی سەرکەوتوین و دژی یەکەمەکانین و دژی ئەوین. من بە ناوی ئێوەشەوە پیرۆزبایی لەو خوێنکاران ناکەین کە یەکەم بوون، بەڵام دەرگا و کلیلی سەرکەوتن زۆرە. جەنابەت نمونەیەکی زیینووی گەنجیت کە جارێ نامێت چیرۆکەکەی خۆت باسکەی. هیوادارم لەم بەرنامەیە هەم لە ڕووی عەمەلیەوە هەم لە ڕووی نەزەری و تێڕوانینی مامۆسایەکی زانکۆوە بەڕاشکاوی دەست بخەینە ناو ئەم دیاردەی کە خەوی گەورەی خێزانەکان، خەوی گەورەی گەنجان بەدەستێنانی نمرەیەکە و
لە کۆلێژێکی بەرز و ئیتر ئەگەرەوە نەبێت دنیا ڕووخاوە بەسەریانە و تۆ کەسێکی سەرکەوتونی ڕاست بە کورتی پێم بڵێ با لە تۆ دەست پێ بکەن فەرموو. سەرکەوتن بەو نمرەیەکە لە تۆ لە پۆلی 12 ئێنیت و بۆ کۆلێجەیەکە بەدەسیێنیت طبعاً دەستخۆشی لە جەنابتان دەکەم بۆ ئەنجامدانی ئەم بەرنامەیە چونکە بەڕاستی لە ئان و ساتێکی زۆر پێویستە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکرێت لە بەروەی ئێستا لە سەر و حەدی وەکو چۆن جەنابش لە پێشەکەەکە ئیشارەتت پێکرد کە لە سەر و حەدی وەرگرتنەوەی نمرەین طبعاً ئەگەر بە پێی ڕقم و داتا سیرکەین زیاتر لە نزیکەی 100,000 قوتابی لە پۆلی 6 دەردەچێ منە و داتایە چۆن دەزانم لە بەروەی نزیکەی 100,000 قوتابی لە زانکۆکانی هەرێمی کوردستان وەردەگیرن ڕاست کەواتە لەوانەیە ئەمە ببێتە خەمێکی گەورەی 100,000 خانەوادە و ماڵ ڕاست بۆیە زۆر زۆر گرنگە کە هەڵوێستەی لەسەر بکرێت بێگومان سیستەمی پەروەردەیی بەچی متەکامل دەبێت بۆ متەکامل دەبێت کە تۆ لە قۆناغی سەرەتایی و عەدادی و ناوەندی و دواناوەندیە قوتابی بە کۆمەڵێک پرۆسەی فێربوون و کامڵکردنی کەسایەتی مرۆڤەکاندا تێدەپەڕێت دوایی دێتە زانکۆ لەوێ اختصاص وەردەگرێت بۆی کە پیشەیەک وەربگرێت ئەمە بڵین دەتوانین بڵین شێوازە ئەکادیمی ڕاستەقینەکەیەتی کە زۆربەی خەڵک بەو شێوازە فۆرمی ژیانی خۆی بۆ ئایندەدا وەردەگرێت بەس بێگومان ئەمە تاکە ڕێگان نییە هەزارەها چیرۆکی سەرکەوتن هەیە ئەگەر مەسەلەن شتێکی زۆر سەیر و سەمەرەت پێ بڵم لەوانەیە خاوەن و دامەزرێنەر و بەڕێوەبەری زۆربەی کۆمپانیەکانی جیهان بڕوانامەیان نەبوو بێت لەوانەیە هۆکارەکەشی بگەڕێتەوە بۆ یەکشتی زۆر سەیر و سەمەرەکە زۆربەمان گوێمان لێ بووە عەرەب دەڵێ الحاجە ئوم الاختراع کاتێکە تۆ لە شتێک ناومێت دەبی دەست لە کراس دەردێنی لەوانەیە لەو کاتەیە داهێنان بکەیت زۆر کارێکتەر هەیە کە لە پرۆسەی خوێندنە سەرکەوتو نەبووە یان نەگەیشتۆتەوە ئامانجێکی مەقسەدێتی بەڵام توانیوتی لە شوێنێکی تر و بە شێوازێکی تر سەرکەوتو ببێ وەکو گوتمان زۆربەی خاوەن کۆمپانیا و کارێکتەرە بەناوبانگەکانی جیهان بڕوانامەیان نەبووە لەتوانین بڵین سەرکەوتو نەبوون لە بواری خوێندنە بەڵام یەک نقطەی زۆر ئەساسی هەیە کاک دەروونم پێم خۆشە ئەوە یەک لا بکەینەوە لە کۆتاییدا هەمویان گەڕاونەوە سەر خوێندن حتا کەسە سەرکەوتوەکانیش کە دەوڵەمەند بوون دوایی بیریان لەوە کردوێتەوە چونکە هەست بە نەقسێک دەکەن کە لە ڕوانگەی زانستیەوە چونکە خوێندن بەڕاستی شتێکی پیرۆزە خوێندن حەدیثی پێغەمبەری لەسەر لانکە هەتا لە بێشکە هەتا گۆڕ ئێمە دەبێ بەردەوام بین لە فێربوون یعنی خوێندن ئەوە شتێکە کە بەڕاستی هەڵبەتەوە ئەوە بابەت و بەردامەیەکی ترە کە سیستەمی خوێندن لە کوردستانە فێربوون و خوێندن تقریبەن ئەتوانم بڵێم لە کوردستانە دوو هێڵی تەری بنیانی زۆر جار ئەوانەی کە ئەخوێنن ناگەنە فێربوون یعنی اختصاص زۆر ناگرن هەر تەنها کتێبەکە خوێنێتەوە بابەتێکی ترەوە ئەچینە سەری بێگومان کاک سەرمەند تۆ لە خوێندنە لە پۆلی 12 با بڵین جارانی سەردەمیەوە 6یان پێوت لە 6 سەرکەوتو نەبووی بۆیە پێچە کردەوە بەلای بزنس و ئیش و نەخێر باکسەوە من لە 6 هەبوو باشە ئەو شتە زۆر مشکلەیە کە خەڵک بیرەکاتەوە گەل لە 6 نەیتوانی دەرەجەیەک بێنێت و بچێتە شوێنێکی باش ئیتر تاو ژیانی تێکچووە لەبەری کە من لە 6 هەبوو بەڵامی ئەو ساڵە 2003 یەک قەرار دەرکرا ئەوەی 2 ساڵە بێ لە تۆ بۆ هەندەسە وەرناگیرێت من وەرنەگیرم من 2 ساڵە بووم لە 6 من لە حەزم زۆر حەزم لە معماری بوو نەمتوانی وەرگیرم هەندەسەی معماری بەڵێ دوای خراینە قسمێکی زۆر تازە کە زۆر بیدایی بوو بەڵام ئیتر من دانانیشتم بڵم تاوە مادەم خوێندەکەم بەم ڕێگای ڕۆژی تر ئەو فاشلم و ناگەم بەو شتێکە خۆمەمەوێت خۆم وردە دەستم پێکرد بۆ شانێک کە خۆم حەزم لێتی و سواز بەخوا گەشتمەتەمەی کە ئێستا هەیە باشە ئەگەر کات بگەڕێتەوە 94 نێنی گریمانەوە هەش بێنیت و هەندەسە وەرەگری 1 ساڵەش بم 1 ساڵەش بیت هەرێمە سەر ئەم ڕێگەی کە ئێستامە حەزم لەم شتێک حەزم لەم ئیشەی خۆمەوە ئەو کاتش کە حەزم ئەکرد بچم بۆ معماری نەمەزانی کە معماری ڕێگەیەکی ترە عنی من حەزم لە ئیشی 3D و ئەنیمەیشن و فیلم دروستکردنەوەوانە بۆ مەزانی لە ڕێی معماریۆم نەتوان بگەم بەمە تێگەی لەم چۆن لەبەرەوە حەزی خۆمم دۆزیەوە لە مهمترین شتەوەی کە تۆ لەسەر حەزی خۆ دیشکیت مهمترین شت ئەوە نییە کە تۆ تۆ ئەتوانی وەکو نوێنەری ئەو سەدان هزار خوێنکاری کە ناومێت بوون لە بەهۆی دەرەجەوە یانی تۆ توانی چیان پێ بڵێ مثلەن لە نمونەی خۆتەوە زۆر بیدایەتی ژیانیانە زۆر تا نەگەیتە
28 ساڵی 30 ساڵی 35 ساڵی نازانی کە ئەوە شتێکی زۆر بیدایەتە یعنی ڕێگەیەکی هەر بیدایەتی ڕێگاکەیە تۆ دوای ئەوە توانێت ڕێگەی خۆ دیاریکەیت ئاین تۆ هەر خوێندنێک بەشکم وا بێ کە خوێندنەکەت حەزەکەت بێ پێی بگیت بەشمە ئەو ڕێگەی بەس ئەگەر نەبوو کێشەیەکی گەورەیە کاک دەڕۆن باش مامۆستا چکە بابەتی بەردامەکەمان ئەم چیرۆکە زیینوەیە ینی ئەمەوێت جووی لێ بگرین بۆی کە فەخشانازیە سالی وەکو کاک سەرمەدی لە ناو کۆمەلگایمەدا کە دەبیندرێن ئەمانە چیرۆکی زیندونە چونگە گرینگە ئەوە ببێتە سەرمەشقێک بۆ کەسانێک کە سیر دەکەن لەوە زمونەوە شت فێر نەبوو بە مهندیس بەس بوو بەم سەرمەندێکی یەک نقطەی زۆر جوانم بینی لە ئەسنای قسەکانی کاک سەرمەدی کە ئیشارەی بە شتێکت کە بەڕاستی ئێمەش وەکو خەڵکی ئەکادمی زۆر هەڵوێستە لەسەرەوە دەکەین حەز و ئارەزوو زۆر گرینگە ئەتوو دەستنیشانکردنی ئەو طریقەیە ئەو ڕێگایە کە دەیگریە بەر وەکو پیشە مەسەلەن جەنابەت میدیاکاری جەنابەت بازرگانی یەکێکی تر من مامۆستامە لە زانکۆ ئەوە زۆر گرینگە کە حەز و ئارەزوو تێیدا هەبێت من کە خوێندم تاواکرد زۆر باش دەمزانی کە دەمهوێ ببم بە مامۆستا پۆزیشنی تر هەبوو شوێنی تر هەبوو کاری تر هەبوو لەوانێ ڕاتبی باشتریشی بە من دابێت بەس من بەڕاستی خولی باشە ئەوە زۆر گرینگە باشە باسی ڕاتبێکە یەکێک لە ئەتوانم بڵێم ئاواتەکانی زۆربەی خەڵک لە کوردستانە ئەوەیە کە ڕاتبێکی سابتیە مەسەلەن بۆ نمونە جاری وا بۆ ئێمە لە ئیشی با بڵێن ئیشی میدیای خۆمانە مامۆستا مەسەلەن مسەوەرێکمان هێنا ئۆتومانەکە کە زەحمەنە بێ بە پارچە ئیشمان بۆ بکە مەسەلەن ئۆتومانە هەر پارچەی بۆ نمونە $100 تێینی وتوێتی ناکاکەجان تۆ مانگی 500 سابتم بەرێ من ئیشە بۆ یعنی خۆجار هەبووە لە مانگێکە 8 پارچەش ئیشی کردووە بەس حەزی لەو ڕیسکە نەبووە ئەمە تەندروست یا تەندروست بۆ هەنێک کەس تەندروستە و بۆ هەنێک کەسیش تەندروست نییە عنی ئەوە ناتوانین بڵێ ئەمە ڕێگەیەکی غەڵەتە خەڵکێکی حەزەکە وا بژی حەزەکە زەمان بێ حەزەکە دایمەی خوا لە بازنەیەکە لەو بازنایە بێ کە مرتاحە سترێس و لۆدی نەبێ بەس خەڵکێکیش هەیە نوعی تر بیرە تۆ لە کامیانی من بەتەکید زۆر لەو سەرم زۆر مەعاشی سابتێ هەبۆ ڕەتیکەیتەوە بەتەکید من ئەو کاتی کە دەستم کرد بە دروستکردنیم شەریکەیە 3 مەعاشم هەبوو ڕقەمێکە گەر بیڵم ئێسش خەڵک نیەتی من بێجار وازم لێ هیچیان بندیوار نەبوو ینی نانە دڵنیا بە من چوومەتە هەر کەتی تایبەتە بۆ بۆچی سیانمە بۆ بۆچی سیانمە بۆ کاک دەڕون لەبەروی چوومەتە هەر شەریکە من خۆم هەر لە مناڵیەوە کە باسەکەن هەر لە یەکی ئیبتیداییەوە من ئەمە ناڵم کە ڕاستە بۆ هەموو کەس من خۆم وابی حەزم لە خوێندن نەبووە واشە سێ پرسیارەکە بێنە بە چیرۆکەکەی خۆ دەسم پێ بکەوە ئێمە بایۆگرافیەکی کورتمان باس کرد چیرۆکی ژیانی خۆ تا ئەم شوێنی ئێستا لەسەرم کورسی بە حەزەکەم بۆ شت بۆ باسکەم بۆ شتەی مناڵیت بۆ باسکەم عنی تایپی ئینسان هەرێکە و نوعبیرکردنەوەیکی ینی تۆ ناتوانانی بڵێ ئیشی حکوومەت غەڵەتە ناتوانانی بڵێ ئیشی سەکتەری پرایڤت سەکتەر بۆ خەڵکی غەڵەتە ئەگەر بڕۆ ناتوانانی بڵێ ئەگەر کەسێک ئیشێکی تایبەتی خۆی بێ ئەویش غەڵەتە هەر کەسە و حەزی لە نوع ڕێگەی خۆی ژینگەی بیرکردنەوەی خۆی بۆ نمونە ئێستا ئەو کەسانێکی حەزیان لەوەیە کە لە لای حکوومەت تەعیین بن حەزیان لێ زۆر مرتاح بن لەبەرەوەی داوامێکی کەمە هەیەنەوە ئەیکەن و سەری مانگ بەعاشی خۆیان وەرەگرن و ئەڵەن زەمانە باشە کەسێک کە مەرحەلەی دووەمەوەی کە ئەڕوا لە شەریکات ئیشەکە ئەوە تۆزێک لەو هینی زیاترە چاڵنجی زیاترەکە لەبەروی ئەڕات لە شوێنێک ئیشەکە کە لێ قوبڵ ناکە بەسیترین غەڵەت بکات تێگەی لەبەروی کە پارەکەی لێ شوێنیان نایاتێ سێ هەمیانەوەی کە حەزەکە خۆی ئیشێ بێت ئەویان لە هەردوو دانەکەی تر سەرکێشانەترانی ئەوە کەسێکە کە حەزەکە خەڵک لە لای ئیش بکات نەک لە لای خەڵک ئیشکات من هەر لە مناڵیەوە باسەکەن لە یەکی ابتیدایە طبعا من بە شەق بردویانم بۆ مەکتەب هەر لە بیدایەتەوە بە زۆر بردویانم بۆ مەکتەب حەزم لە خوێندن نەبووە بە هیچ شێوازێ هەموو ساڵێکیش بە ماڵەوە متوازێنم هەر لە یەکی ابتیدایەوە و موازێم لە خوێندن نیان هێشتەوە بیرمەیە زۆر بیرم نایە هەموو جارە دایکم باسێکە بە مەزبوطی بەس دەزانم چییە کە قسەی کرد دراوسێکمان هەبوو هاتبوو بۆ لام بە حسابەمە پۆزی لەیە بەسەرمە چۆن وازە خوێندنێنیت ئەگەر تو واز لە خوێندن بێنی من ئەو وەختا بم بە مدیری مەکتەب و تۆ بی بە فەڕاژەڵم چاکم بۆ بێنە میش پێم وتی وەڵڵا قەت نایەمەوەی شە بکەم چون کەرێ کرم و نانەوردەی پێ بخۆشن یعنی ئەو ئینتباع ڕاستە هەر حەزم لە هینی خۆم بۆ تێگەی عین هەر تیاما بۆ شتا نازانیترەوە چۆن دروست بۆ تیاما حەزم کردو خۆم پشت بە خۆم بەستم ئیش خۆم بیکەم دوای ئەوەی کە هاتینە سەر دەرەجەی 6 دەرەجە 94 بوو من چوومە زانستی کۆمپیوتەر بەڵام ساڵ یەکەمیش هەر یەکەم بووم بۆی بچمەوە
هەندەسە هەر نازانم چی بوو ئەو جەماعەتە ئەو مەجموعەمان نازانم بۆ چی وامان لێ بەسەر هاتبوو لە لای حکومەت نەچوومەوە بەڵام دانەنیشتمی تر پاڵی لێ بەمەوە لۆمە بکەمەوە بڵم تازە تاو ژیانم تێک چوانە نەئار خۆم خەریک بووم ئەو جانتای کەی بینیت ئەوە لە ساڵی سێهەمی ئیشکردنەوە من تقریبی لە ساڵی 2004 ئیشەکەمانی 18 ساڵ تا ئێستا تقریبی 18 ساڵەکان لە ساڵی دووەم و سێمی ئیشەوە من بەو جانتایە گەڕاوم خۆم ڕۆشتم دوکان بیرمێت چوون بۆ دوکان ڕۆشتم بۆ کۆمپانیا ڕۆشتم دەفتەر وەسڵێکتان هەیە بۆتان دیزاین کەم یان قەتعاکەتان جوان نێ با بۆتان بکەم لۆگۆکەتان خراپە لۆگۆتان نییە با بۆتان من ئاوا دەستم پێ کردو هەم علااقاتم دروست کردو هەم شتێ پارەم کۆ کردوەوە هەم تێگەیشتم لە بازار چێ وردە هەوڵم ما لە تەنی شتێوەی کە چوم ئیشم پێیا کردو خۆشم فێر کردووە دانیشتم باوەڕ کە لە هێڵپی فۆتۆشۆپەوە من دانیشتم هێڵپەکە ئێستاگەریەکێک ئەوانەی کە فۆتۆشۆ بەزانن ئەزان کە ئەمە شتێکی زۆر ئیزعاجە زۆر قورسە تۆ دانیشی لە هێڵپەکەەوە لە بەری و کاتە هیچ ڕیسۆرسێک نەبوو هیچ سەرچاوەیەک نەبوو بووی کە وەکو ئێستا یوتیوبە عنی هەرچیەکە بێ لە گوگڵ لە یوتیوب ئەتوانی بیدۆزیتەوە دانیشم خۆم فێر کردووە تا ئیشەکانم کواڵەتی تر کردووە بەرزتر کردوەوە تا ئەوی کە وای لێ هاتووە بیرم کردوم ئیشی دەستە جەمعەیە خەڵکی ترم هێناوە ئەوانیشم فێر کردووە جا من لە زمانێک دەستم کرد بەم ئیشە تۆ بۆ هەموو بزنسێک دوو ڕێگەت دوو شتت هەیە ئەبێ هەت بێ بۆی کە بزنسێک دروست بێ و گەشە بکە یەکەم دەستی کاری ئەو بزنسە کە خەڵکێک هەبێ بتوانێت ئەو ئیشە بکە دووهەم دیماندی بازار داواکاری بازار بۆ ئەو ئیشە هەی هیچیان نەبوو کە من دەستم کرد بە ڕکلام نە خەڵکێک هەبوو بزانێ ڕکلام چۆن دروستەکرێ و نە خەڵکێک هەبوو کە باوەڕی بە ڕکلام بێ ئەو زمانەوە بیرانە کردویانوت ئەگەر بێت و تۆ ڕکلام کەیانی و پرۆدەکتە بەعمل نات بۆی ڕکلامی بۆ ینی شەکەی تۆ دوو جار قورس بوو جارێ قەنەعەت بە خەڵک بکەی کە ڕکلام بکات جارێ قەنەعەت بە خەڵک بکەی کە ڕکلام خۆشم فێرکەم باشە خۆشم فێرکەم باشە لە نەتیجا ئێستا پێم وابێ خاوەنی دووسێ کۆمپانیای وەنیە باشە تقریبا چەند هزار کەس با لە خۆمە ڕقم نەڵێ من تقریبا چەند کەس لای تۆ ئیشی کردووە تا ئێستا ئیشی شەکات زۆرەکات ئەگەر ناتوانم وەکو ڕقم پێت بڵم بەڵام لە بیدایەتەوە حساب کە من بەس خۆم بووم دوایە 2 3 4 ئاوازایی کردووە ئەگەر باسی 5 ساڵێک دوای ئەوە بکەین 6 ساڵێک دوای بیدایەتەکە تقریبی هەم بە معدلی لە 40 مۆزەف و 30 مۆزەف هەم بۆ جاریوا بۆ گەشتە 67 مۆزەفی سابت باش سابت دوای ئەو پرۆژە ڕیکلام وشتانی کە کردوتانە مەسەلەن چەند کەس سم باسیەوەش بۆ بکەم تقریبی پێشوی بێمە بەرنامەکەت حساباتێکم کرد نزیکی 1500 ڕکلامان دروست کردو ئێمە لە مودەی ئەو شەریکی کامانە بۆ هەر ڕکلام پاری چاشیان پێیا کردو من داڵغەم بە 1500 زەربی $100,000 بەڵێ بۆ هەر ڕکلامێ لەو ڕکلامانە حساب بکە لەوانێت تۆ خۆت هاتبیتە سەرسێتی دروستکردنی ڕکلام 30 کەسی تایە ئەوانە خەڵکی فریلانسن کە بە هینیان هێنی بە پارچە نەک مۆزەفن بە پارچە ڕێکی باشە کاک سەرمەند ئێستا ئەتوانم پێ بڵم تۆ کەسێکی دەوڵەمەنی بەڵێ زۆر دەوڵەمەنم لەبەرێ زۆر دڵم خۆشە نا تۆ شتەکە سیاسی مەکە زۆر دەوڵەمەنی دڵم خۆشە نا دەوڵەمەنی پارە ئەڵێ دەوڵەمەن بەڵێ باش بەس بۆ پرسیارە بوو نا پرسیارەکەم لە بەرەوەی کە تۆ سەیری کە ئێستا ئەڵێ قسە ڕاکێشێ دوای باسی و جانتایەشەکەی چ بەڕێزێک پرسیارێکی هەیە من یەمە خزمەت ئێستا من ئەمەوێ لەم بەرنامەیە یەکشت ڕوونکەینەوە مامۆستا دووبارەی ئەم بابەتاکەمەوە نمونونەکانی وەکو کاکسەر من دەردی جەنابەت وتی جێی دەستخۆشین بەڵام پرسیار و تێبینی خۆشمان هەیە سابزان میوانەکانیش پرسیارێکەکەن من ئەمێ لێرە ئەوە بڵێم خوا نەخواستە لە ئەرزش و گەورەی پزیشکەکەم ناکەینەوە کە بە خوێندن ئەگاتە لە ئەرزش و گەورەی ئەندازیارێکی کوشتتوکاڵ کەم ناکەینەوە بەڵام ژیان ئەم دەرگایانەشیتیایە ئەو کاتی کە تۆ دەرگایەک لە تۆ داخرێ ئیتر دنیا مەیە بەسەر خۆتە ئیتر دنیا مەڕوخێنە بەسەر خۆتەوە بڵێ کۆتایی دنیاە من نەبووم بە مهندس ئیتر نابم بە هیچ یەک تۆز من چیرۆکێکی شمێ بەس من زۆر حەزم لە پارە نییە بەڵام مەسەرەن من 2 ساڵ هەوڵەما لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلەیمانی وەرگیرێم ئەو کات ئەگەر واستەو نەبووە وەرناگیرێ زۆر ڕاشکاوانە بەداخەوە بە مامۆستا و ئەو بەڕێزاناڵم کە لەو سەردەمانە لە پەیمانگەی هونەرە جوانەکان بوون حەزەکەی
شکسپیر بوویتە ئەگەر واستە نەبایە وەرناگیرێ من 2 ساڵ لەسەر یەک تەقدیمم کرد وەرنەگیران دواتر دوای 25 ڕۆژ ناو هاتەوە عادادیە ژۆری نەگرتم چوومە سەنعا بەشی کارەبا نێسا کارەباچیی باشیشم تەبەن ینی کارەبای یەک دوو شوێن خۆم دامنەوە چی بکەم بەڕاستی ینی وابوو کاک دەروون ببوورە مقاتعی قسەکان دەکەم نقطەیەکی تر هەبوو کە حەزم کرد لەسەر قسەکانی کاک سەرمەدی ئیشارەی پێ بکەم ئەو وتی من لە گەنجێتیەوە حەزم لێ بوو کە بچمە بواری ڕێکلام و دروستکردنی ڕێکلام بەڵام وای زانیوە کە تەریقەی گەیشتن بەو شوێنە ئەوەیە کە لە ڕێگای کۆلێژی هەندەسەوە لەوانەیە ئەوەیەکی بێت لە مشکلە هەر ئەساسەکانی زۆربەی قوتابیان کە لە پۆلی 6 کە خوێندنی پۆلی 6 تەواو دەکات لەوێ بڕیاریەوە دەدات کە بەکەم ئاراستی زانکۆدا بڕوات کە هەڵە گەورەکە لەوێ ئایکەن یعنی بڵێ هەندێک جار ڕێگەکەی غەڵەتە دەبێت قوتابی لە پۆلی دەی ناوەندیەوە کە قسمی وێژەیی و زانستی وێژەیی و بڵین زانستی لێک جیا دەبێتەوە لەوێ ئەو پرسیارە لە خۆی بکە دەبێ ئێمە لە وەزارەتی پەروەردە میکانیزمان هەبێت کە چۆن ڕێنوێنی بدەین بە قوتابیەکانمان کە بەرەو کام ئاراستە بڕۆ کام طریقەم لە شەشی سەرەتاییەوە بایتر بۆی دیاری لە شەشی سەرەتایی لەوانەیە تاخی تۆزێ زوو بێ بەڵام بەلایانی کەمەوە لە سەی ناوەندی کە تاواکت کە پۆلی دەی ئێستا دەکا لەوێ دەچێتە ئەو دووڕیانی وێژەی و زانستیەوە پێش ئەوە دەبێت وەزارەت کۆمەڵێک پلانی هەبێت بەهێنانی قوتابیەکانە بۆ زانکۆکان بە دروستکردنی سیمینار و خولە بەڕاهێنانە بە خەڵکی مختصەکە قسەیان بۆ بکە بە میدیایە وەکو ئێوە کە دەتوانن ئەو شتە بکەن ڕێنوێنی بدرێ بە خەڵکی ئەم بەرنامەیە باش بوو کردمان زۆر بەرنمەیەکی باشە بەلایانی کەمەوە ئیبرازی ئەوە دەکرێت کە کۆمەڵی خەڵک هەیە کە توانیوێتی لە ناومێترین حاڵەتە شتێک دروست بکە کە ئێستاکەینێ نوخبێ لە ناو کۆمەڵگادا وەکو کاکسەرمەت باشە کاکسەرمەت هەر ئینسانێکە خۆ هەمومان ئینسانین چییە ئەو سەبەبانەی کە ئەبێ بەوەی کە کەسێک سەرکەوتوو بێ لە ئیشی خۆیان من بەس باسی خۆمەکەم بیدایەتیش کە پێ دووتم بۆ بەرنامەکەوتم کاک دەروون کە من هاتم باسی هیچ شتێکی تر ناکەم نە باسی خەڵکی دەرەوەکەم نە باسی هیچ نمونەیەکەم بەس باز نمونەی خۆم کە بەسەر خۆم باشە پاکێجێکمە حاضر کردووە لە بریتۆ باسی ئەو خەڵکانەکەین کە لە دنیاە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێی ترەوە لە ڕێی خوێندنەوە نا بڵین بە ڕێگەکەی ترا سەرکەوتوو بوون دوای ئەم قسانەی تۆ پلەی ئەو بابەتە شەقینجا ئەوان باسکەم تەمام یەکەم شت کۆڵنایان لە هەموو مهمترە لە هەر هەموو مهمترە کە تۆ دەست کرد بە هەر ئیشێک لەو ئیشە بەردەوام تووشی فەشە لەبی ینی کاتێک کە تۆ بزنسمانێکە بینی کەسێکی گەورە ئەبینیت وازانی و ژیانی زۆر خۆشە وازانی قەت تووشی فەشەل نابێت دڵنیاتەکەم ڕۆژانە تووشی فەشە لەبێت ڕۆژانە شت لە مێشی خۆی دروستەکات هەمووی هاڕاکە و هیچی نامێنە مهم وایە کۆڵنیت مهم وایە دائمەی خوا ئێنەرژی تازەت هەبێت دائمەی خوا لەوایبی کە بڵێ ئۆکەی ئەو ڕۆژ قەینادەی با دەست پێ بکەم و لەخوا بە زیابێ خوا چاوی یاومەتێ عەقلی یاومەتێ سەحەتم هەیە قەیچەکە خۆ دوێنێ کە دەستم پێ کرد و فەشەل وێنە ئەمڕۆ دەست پێکەمەوە مهمترین شت ئەوەیە یەکێکی تر لەوەیە کە فێربوون ئاین بەردەوام تۆ خۆت فێرکەیت بەردەوام ئەوەیە کە شتێک نازانیت خۆتی لێ فێرکەیت و لەسەری بەردەوام بیت ئەو دوو نقطەیە بەڕای من نقاتی تر زۆرە بەڵام کە لە ڕقی و کۆڵنایان مهمترین نقطەی سەرکەوتنە چونکە هیچ شتێک نایەتە بەردەم یعنی هەر شتێک بێ حەلێکیت باشە تۆ ڕقەمێکم پێ بڵێ بۆ منە لە 100 قولاب دەردی ڕاوچێکاڵە لە 100 قولاب کە هەڵەتداوە لە ژیانتە چەندی ڕاو کردووە من مانگانە پێتەڵم من تۆ باسی ژیانەکەی ژیان هەر زۆرە باش من دایمەی خوا لە لای خۆم لیستم هەیە ئەمەیە چی بکەم لەم مانگە ئەمەیە چی بکەم مانگی داهاتوە ئەمەیە چی بکەم باش مانگ نییە من بۆ 20 شت هەوڵ نەیەم لەوانەیە ماگزیمەم دانەیە دوو دانەی تۆزێک دەرکەوێت نەک سەر بگرێت نەک سەر بەشێکی زۆر لە گەنجانی ئێمە ینی خوا نەخواستە ئێمە لێرەوە ئامۆژگاری ناکەین بەڵام نمونەیەکی زیینومان هەیە بۆی کە بەرچاوی ئێوە فراوانترکەین تۆزێک هەناسەتان قوڵترکەین ینی دەیان گەنجاری وایە بۆم نەنووسێت تاچیت بۆ جەناب دەنووسێت تاچیت خوێندکارەکانت پرسیارە لێەکەن یعنی سیرەکەی فەشەلێکێنێ لە شتێکایتر دنیا ڕوخێنێ بەسەری خۆ مەسەلەن سیرەکەی هەموو کۆی هەموو ژیانی لە 5 شتا سەرکەوتو نەبووە دنیا ئەڕوخێنێ بەسەرەوە لەسەر ئەوە یەک قسەم بۆ بکە دکتۆر من پێ دەڵێم دکتۆر من حەقم نییە من بە زۆر طبیعیە من بە زۆر مامۆستا من دکتۆر نیمە من ئەزانم بەس پێی نیگەران مەبە بەس لای من دکتۆری لەبەرەوەی کە
بۆ بەردامەکەی من دکتۆری عزیزی برای گەورەی قوربانم. یەک نقطەی زۆر ئەساسی هەیە کە ساڵانە مەرحلەی یەک لە زانکۆ وەردەگیرێت پرسیاری یەکەمی من لە تەڵەبەکان ئەوەیە چی وای کرد بێ بۆم قسمە یان بۆم کۆلێژە. باش زۆربەی کاتە من ئەو وەڵامە وەردەگرم کە کزەم لە جەرگی دێت لە بەروەی نزبەی زۆرینەیان باشە بە عادەت قسە ناکەم چونکە دەبێت دقیق بێت زۆرینەیان ئەوانەی کە دەستەڵ دەبڕن دەڵێن بە ڕغبەتی خۆیان هاتوون بۆ کۆلێژەی عادەدیان زۆر زەکەمە. خەلەلێکی زۆر گەورە لە سیستەمی هەڵبژاردننی زانکۆیماندا هەیە. کاتێک کە قوتابی لە پۆلی 12 دەردەچێت لە ڕێگای زانکۆلاینەوە اختیاری پێدەدرێت کە 50 زانکۆ بە پێی نمرەکەی و بە پێی دەرەجەکەی هەڵبژێرێت لەوێ هەڵی زۆر استراتیجی دەکات. یەک مەسلەی ڕغبەت و شتەکانی کە دەکاتە سەر بەڵام ئەو ئاگاداری ئەو علمی بۆ نییە کە چ دەرەجێک لە کام زانکۆ وەردەگیرێت. باش باسی خۆراغی دوای ئەوە بکەین. گریمان بۆ نمونێ سا من باسی خۆمم کرد کۆلێژی هونەرە جوانەکان و شانۆ لەکوێ سەناع ئەو بەشی کارەبا لەکوێ ئەوە سیستەمەکەی وای لە تۆ کردووە کە کەوتیوێ. بەڵێ هەرخوا ڕەحمی کرد بەخوا ئەمە نەبێتە تەنس بەواستە لە هین وەرگیران بەواستە لە سەناع وەرگیران بەشی کارەبا چونکە 20 ڕۆژ بوو داوامیانە کرد چوم هەمووی ببوو بە ڕەفیق وەمانە واستەوشتم کرد بڕواتە بێ پێکەنن بەس بڕواتە بێ بە واستە وەرگیرام ئەجینا و ساڵشم فەشەل بێنە کە وەریش گیرامی تر کارەبای ساڵی 56 پانە خوێن بەڵام چۆنی باسی خۆم نەکەم من پێشکەشکارم ئێستا لێرە چۆنی ئەو شتە فێری خۆمان بکەین لە خوێنکارانەوە دەستمان پێکرد ئەو پێچکردنەوەی کە تۆ 94 هێنا و هەندەسەوەری نەگرتی چۆن پێچێ بەژیان کردەوە بەڵام استراتیجەکە ون نەکرد ینی باب ئەو لۆمەیە نەکەین ئەو لۆمەی خۆمان نەکەین من حەزم لێ بوو بێمە سەرەوە نقطەیە کە مەسەلەن کە دوایی کە لە قوتابیەکان دەپرسم بۆچی کەوتونە ئێرە ئایا بە ڕغبەتەیان بەبێ ڕغبەتی خۆیانە طبعا من وەکو مامۆسایەک لێ واز نایانم یەکسەر بڵم تەواو کاکە تۆ مادام بە ڕغبەتی خۆت نهاتووی بەرە یەکسەر ژیانت فەوتە بگرێ ئیشی من کاری من لەوێ وەکو مامۆسا لەوێ دەست پێ دەکات کە چۆن ڕێنوێنی بکەم ئیسیفادە لەم 4 ساڵەی تەمەنی لە زانکۆ بکات چۆن ئەو ڕۆیایی کە پێشتر نەی بۆ من بۆی دروست بکەم چۆن وای لێ دروستە ئەو شتە کاک سەرمەند ینی ئەو ڕۆیایە دروستەکرێت یەک شتەیە کە ئەکرێ دروستکرێ ئەشکرێ ئەو کەسە خۆشیتیا بێ خۆی بیرکات و عنی خۆمان هەمومان خاوەن ئەکرێ مەسەلەن ئاسان بۆ ڕۆیای هەندەسەی تۆ پێچی کردەوە بۆ ئەم شوێنە و ئێستا حەزلێتی نەمەزانی من بەس لەبەری کە دوای حەزی خۆم کەوت بووم یعنی مامۆستایان دوای حەزی خۆ کردبووی بۆ هەندەسەکەیا بۆ ئەمەی ئێستا حەز لە چییە ئەوە بکە ئەوەش ببوورە من مەقسەدەکەم چییە کاک دەروون کاک سەرمەند خۆی ئەرزی واقع جاری وهەیە تەحکوم بەسەر ئێمەدا دەکات تۆ حەزت لێ بۆ کە بچی لە پەیمانگای هونەرە جوانەکان وەرنەگیرای بە سیستەمی وڵاتەکەی تۆی مکەلف کردووە کە بچی لە کارەبا بخوێنی بەس کە تۆ کارەبات خوێندوە سەرکەوتوو بووی تۆ وتت من ئێستا 2 پرۆژەی کارەبا ماڵان هەیە کە خۆم دامناوە باشە ئەرزی واقع بەسەرتدا تەحکومی کرد مانایوەیە کە تۆ دەست لە کراس دەربێنی و یەکسەر فێری ئەو زانستە نەبیت لەوانەیە چانسێک هەبێت ئەگەر ئەو کەسە ڕێنوێنێکی باش بکرێت بە فکرەیەکی باش بەڕێوە ببردرێت لەو قسمەی کە بە سەریشیدا فەرز کراوە بتوانێت سەرکەوتوو ببێت ئەمن ئەو نقطەیە کە بەلامەوەدا تازە ئاقاروشتەیراوەمانە خەڵکەمووی خانوویە کرد هەر ماڵە خزمێ خانووی کردای من کارەباکەم بۆ دانا خۆم فێرە کرد هەمووشی سەرکەوتوو بوو بەخوا هیچی ئایبی نییان هەم خۆم فێرە کرد هەمیشە لەگەڵ برادران یکەم بە سوابە دەڵێ مەگەرم ئیشەشم نەمایانی میدیاوشت نەمامانە من کارەباچێکی باش اینجا باسی ئەوم کرد کە چۆن خۆت فێرەکەی ئێستا من بە حکمی ئیشەکەم هەنە ئیشی ترم هەیە ئەوە ئیجابەکە کە من فێری ئیشی معماری بم بەم ڕۆژگارە من کەسێک خەڵکە هێنم کە لە معماریە شارەزای هەیە دانیشێن مەڵم کاکە تۆ مامۆستا من تەلەبە هیچ نازانم فێرم کە تێگەی یەک مشکلە نییە مەسەلەن بۆ دەوڵەمەندێک خەڵک بانکی من خۆم پێم عیبنی ئەسڵەن گەورەیە بەلامەوە و زۆر دەوڵەمەند کەسی سەرکەوتوو شەناسم خەڵک دانیشێن ئەڵێ فەرموشتم پێ بڵێ بێ مەمنونیشی بەڵێ لەبەروی معلوماتی خۆڕایی ئەداتێ ینی بۆ قەیچێکە معلوماتی خۆڕایی خاتە بەردەستە ئەوەی کە ئەو لەوانەیە بە 10 ساڵ 15 ساڵ پێی گەیشت بێ بە چارەکێک هەمووی خاتە بەردەستە قەیچێکاڵی فێرمکە لە ڕوانگەی فێربوونەوە کاک سەرمەد مەقسەدەکەم ئەوەیە کە کۆنێکشنێک دروست بکەین لە مابینی ئەزمون و ئەکادیمیادا ئێمە مامۆستای زانکۆ هەموو کات لە پرۆسی فێربووندا دەڵێن 2 طریقە هەیە بۆ فێربوون ڕێگایەکیان ئەوەیە کە تۆ خۆت تاقیەکەیتەوە سەرکەوتو نابی تێیدا جارێکی تر پێی دەگوترێت ترایل ئەند ئێرەر ئەوە دەتوانین بڵێن ڕێگایەکی باشە
بەس ڕێگایەکی تریشەیە کە تۆ ئیسفادە لە ئەزمموی خەڵکی ترەکەی ئەو ڕێگایان پێویست ناکات و هەندێک تاقیکردنەوەی هەیە بیکەی یەکسەر دەچی سەر خەڵکی مختص و پرس بۆ ئەو دەکەی ڕێگای کە تۆ ئێستا هەڵبژار ڕێگەی منە لە بژاردۆ تۆ مێناو باش با بینەری کەسایەتی زۆرە هەڵبەتە لە دنیاە 5 کەسایەتیمان پێم وا بێ کاجێرش ئامادەی کردووە لەو کەسایەتیانەی کە لە خوێندنە سەرکەوتوو نەبوون بەڵام ئێستا ئەستێرەی گەورن لە ئاسمانی جیهانە فەرمووی بڕوانامە و دامەزراندن بە هەنگاوێک دادنرێت بۆ دڵنیایی ژیان. بڕوانامە دەبێتە پاڵنەرێکی بەهێز بۆ ئەوەی دەرفەتی کار لە بەردەم تاکەکان بکاتەوە. ئەوەی لە کوردستان و عێراق هەمبووە بە بارگرانی بەسەر حکومەت و کەرتی گشتی ژمارەیەکی زۆری فەرمانبەر و موچەخۆرە کە لەگەڵ خۆیدا ئەو بیرۆکەی هێناوەتە ئاراوە کە فەرمانبەری مسۆگەرکردنی ژیانی ئێستا و ئایندەیە. بەڵام ڕەنگە پاش دامەزراندن بە تایبەتی بۆ گەنجان کە سەرەتای بەخشش و داهێنانیانە خۆیان بە موچەیەکی کەم ببەستنەوە و ژیان لە بازنێکی دیاریکراوی ئابووریدا بخولێتەوە و ژیانێکی هاکەزایی و نەژی و نەمری بەسەر ببەن. لە بەرامبەر ئەمەدا ڕەنگە بێئاگا من لەوەی کە دەشێت کاری سەربەست و پرۆژەکان سەروەت و سامانێکی زۆر دەستەبەر بکەن. لێرەدا باسی چەند دەوڵەمەندێک دەکەین کە سڕای ئەوەی ئاستی خوێندوو بڕوانامەیان بەرز نییە بەڵام توانیویانە لە ناو ئابووری ئەم سەردەمەماندا ببن بە ژماری یەکەم. ئەماش تەنها بە پشتبەستن بە لێهاتووی و بڕوا بەخۆبوون و کاری بەردەوام. بیل گێتس دامەزرێنەری کۆمپانیای مایکرۆسۆفت یەکێکە لە دەوڵەمەندترین پیاوەکانی جیهان. ئەو تەنها 2 ساڵ لە زانکۆی هارڤارد خوێندوویەتی بەڵام دوای ئەم 2 ساڵە کۆمپانیای مایکرۆسۆفت دادەمەزرێنێت و دەبێت بە دەوڵەمەندترین پیاوی جیهان. سەرمای ناوبراو زیاتر لە 129 ملیار دۆلاری ئەمریکیە. جان کۆم دامەزرێنەری بەرنامەی واتسئاپ کەم کەسەیە لە جیهاندا ئەم ئەپە بەکار نەهێنێت. جان کۆم خاوەنی هیچ بڕوانامەیەک نییە و فەرمانبەری حکومەتیش نییە بەڵام سامانەکەی زیاتر لە 12 ملیار دۆلارە. میشێل ئێس دێڵ دامەزرێنەری کۆمپانیای دێڵ لەو کاتەی قوتابی بووە پێش تەواوکردنی زانکۆ کۆمپانیایکی دامەزراندووە. پاشان کۆمپانیای دێڵی تایبەت بە کۆمپیوتەر دامەزراندووە کە ئێستا خاوەنی 41 ملیار دۆلاری ئەمریکیە. ڕالف لۆرین بە ئیمپراتۆرێتی دیزاینی جلوبرەک دادەنرێت و یەکێکە لە بڕاندە ناودارەکانی جیهان. بەشێکی زۆر لە کەسە ناودارەکانی جیهان سەرسامن بە دیزاینی ئەو کڕیاری جلوبرەکانی لۆرینن. لەگەڵ ئەوەشدا ئەو خاوەنی بڕوانامە نیە و سامانەکەی نزیکەی 7 ملیار دۆلاری ئەمریکیە. لاری ئێلیسۆن دامەزرێنەر و بەڕێوەبەری کۆمپانیای ئۆرگاڵ یەکێکی ترە لە کۆمپانیا کاریگەر و گرنگەکانی تەکنۆلۆژیای سەردەم. ئەلیسۆن لە 2 قۆناغی جیادا و لە 2 زانکۆ وازی لە خوێندن هێناوە و کۆمپانیایکی بۆ بەرنامە ئەلکترۆنیەکان دامەزراندووە و ئێستا سەرمایەکەی نزیکەی 86 ملیۆن دۆلاری ئەمریکیە. دەستخۆش ئەوە 5 نمونە کە ئەتوانین بڵین یعنی من ئەم بەرنامەیە تاو ئەەکەمە خزمەتی ئەو بەڕێزانەی کە دەرگای خوێننیان بە بۆچوونی خۆیان دەرگای گەیشتن بە هیوایەت ئامانجەکانیان لە ڕێی خوێندنەوە لە ڕێی زانکۆیەکەوە لە ڕێی نمرەکەیەوە لە ڕێی ڕووداوێکەوە کە بەسەری هاتووە ئەم بەرنامەیە لە خزمەتی ئێوایە دووبارەیەوە یەکەمەوە لەگەڵ سەرکەوتنمان بۆ ئەو یەکەمە بەڕێزانە ینی ئێمە نامانوێ خوا نەخواستە ئەمە زۆر تکرارەکەمەوە کە لە ئەرزش و گەورەی زانکۆ و نمرەوە ئەو پرۆسە دوور و درێژەی خوێنن کەم بکەینەوە. تەواو ینی ئێستا ئێوەمانان وەکو کۆمەڵە گەنجی خوێنگەرم لە سلەیمانی لە هەولێر لە دووهۆک چوزانم لە شارەکانی تری کوردستان گەنجەیەکە بە توانا و بە لێهاتووی خۆی پێگەیانوە دیوێکی تری ئەم بابەتانە مەسەلەن تەواو ئایا سەرکەوتن هەر ئەوەیە کە تۆ سارێکی باش لە ژێر خۆتا بێ لە خانوویەکی باشا بژیت و کارەبا و ئاوی 24 ساعتە دەبێت و پاسپۆرتێکە لە جیرفانە بێ و سەفەر بکەیت و سناپ بکەیت و ماسی برژا و سەربەحر و نازانم چی و چی شێرکەی بۆ خەڵک یان بەرپرسیارەتێکی تریشی تایە وەکوتێ وەکو خۆت باسیکە ئەو شتە ناتوان بڵم نیمە هەمە بەس بەو شێوازە زەقە نیە عنی ئەوە نییە بڵم هیچی شتێکم لەوە نییە بەڵام سەرکەوتن من لەوە ئەیبینم کە خەڵکی سفادە لە دەست بکات مادی و معنەوی معنەویەکەیان ئەوەیە کە ئێمە هەر لە بیدایەتەوە وەکو ئەکادیمیایەکەوە بووین
ینی لەخوا بەزیابێت زۆر کەس هەیە کە ئێستا شەریکاتی ڕکلامی هەیە لە مۆزەف بۆ لە لای ئێمە زۆرینەی زۆری شەریکاتی ڕکلامەکان پێشتر لە لای ئێمە بوون لەگەڵ ئێمە ئیشان کردووە ئێستا لەخوا بەزیابێت کە چوونەتە دەرەوە شوێنی خۆیانیان هەیە مایی دڵخۆشیە زۆر بەڕەئی من بەخشینی عنی معنەویە نێسم بەرنامەیە من بۆچی هاتووم بەشکم یەک کەس ئیسفادە لە قسەکانم بکە یەک کەس ئەو بۆ من زۆر خۆشە بۆ من زۆر دڵخۆشیە باشە باەک پرسیار لە ئێوە بکەم ئێوە جۆگری بەرنمەکەن و نمایندێکی ینی توان بڵم سامپڵێکی بچووکن لە کۆمەلگا پێتان وایە ئەم قسانە سوودیە بێ بۆ ژیانتان ینی ئەگەر دەست بەرزکەنەوە بە چاونانی زۆر باش زۆر باشە پێتان وایە بۆ نمونە ئەگەر بۆ نمونە ئەم چیرۆکانە لە میدیاکانەوە درێژەی پێ بدرێ زۆر لە ڕوە نەزەریاتەکەەوە مهمترە بۆ نمونە تۆ کتێبێکی خوێن تۆ باسی سەرکەوتنەکان بەڵام ئەمە بە فعلی بۆ نمونە گەنجێکە نەوچواری هێناوە هەموو ڕێگەکانی لێ غەڵەت بۆ بەڵام ئێستاوەکو دەوڵەمەنێک قساکات و ئەڵێ هیچ بەتەحەداوەڵێ هیچ کەسێک پشت و پەنام نەبوو هیچ کەسێک پشتگیری نەکردوم ئەمانە هەز ناکەن ینی پشتگیریەکە ینی نەسیحەتی ئێوە بۆ میدیای کوردی ئەوە نییە گرنگجی بەم جۆرە بەرنامانە بە دەستخۆش باشە دڵخۆش کرد بۆ جوابە قسەت هەیە ئەو مایکەی بیتە ئازێر نەبێمە خزمەتە دوو مەلە حەزە لەو مامۆستا و لەو کاکسەر مەندی باش مامۆستا لە شەشی جوان پێکای کە لە زانکۆڵین تەلەبە لەسەر بنەمای دەرەجە ئەوە بیتنانی لۆی بێتەوە بارەکەشی لەلایەکی سەیەک بەخۆم کە سەفشم تاوا کرد شێستنم هەبوو کە لۆ کولێ زیادیش بوو بەس لە مەحەد دەچیناوم هاتەوە کە هیچ ئەستان پەیوەندی بەم کە خولام ڕاگەاندە بووە من یعنی ئەو لەلایەکی دەمەوێ ئەو زانکۆڵین نەمین سیستەمەکە بوتە سیستەمی بەهرە نەک نمرەکە لە زۆربەی جەیەکان خەرک لەسەر بنەمای بەهرەدا دەمەزرن یعنی دەرەجە ژیانی زۆربەی تەلەبەکانی بەڕاستی لە ناو برد لەو کاکسەر مەندیش کە خەڵک لەسەر چ بنەمایەک دادەمەزرێن لەگە ڕێزم لە ئافرەتن دە پیرۆزە لۆچە خاوەنکار و هەلیکارەکان ینی ئافرەتان کردەکاوە ینی بەس ئافرەت هەلیکار بەس لە ئافرەتی ینی تاوانی مە چێمە چ بکەینە دەستخۆش زۆر جوان پێکەی جوابی بەرەوە چکە و پرسیارە مڵێن یەکەم شت و ئەخیر شت لە لای ئەمە کواڵەتیە بۆ ئەو شخصی کە وەریەگرین لەبەری کە ئەمە پاریتان سەرفەکەین ئەگەر کواڵتێکی باشینەوێ پارمان بۆ پێیان ناکات و بە من چی ئافرەت بێیان پیاو بێت یعنی ئەو شتە نازام لە چ شوێنێک لەوانەیە هەبێت بەڵام لە لای ئێمە کواڵەتی باشترین پێوەرە بۆ ئەوی کە و کەسی پێوەرگرین و زۆرینەی کاتیش خەڵگەڵێ باشم نەگەرە و کواڵەتیم هەبێت بۆچی ئەم لە لای تۆ ئیشەکەم ئەگەر تۆ ئەو کواڵەتەوە نەبێ بۆچی من بێم لە لای خۆم دامەزرێنم وانە و بۆ ئەوی کە و کواڵەتێ دەست پێ بکات و دەستکەی بە ئیش ئەوەی کە کورد زۆر کەمی باوەڕی پێی هەیە پێویستی بە کۆمەڵی ئیشی ڤۆڵنتێرە کە بیدایەت من باسم کرد کە من خۆم چیم کردو ئیشم بە فری کردو ینی بە بەلاژ ئیشم کردو تا پرۆفایلەکەم بۆ خۆم دروست کرد دوایەوە کە ڕۆشتم خەریکە و جانتایمان بیریشە چوێک ساعتی ساکەین ئەمە چیتیا بوو وەڵاوە جانتا ئەو وەکو باسم کردەوە جانتاکەیە کە بەدەستمەوە بوو دایمەی خوا تقریبی 7 ساڵم جانتای بەدەستمەوە بوو ئەوەنە قورس بوو بەڵێ دایم پڕ بۆ ناوەکەی لە شت باوەڕم پێکی ئەوەنە قورس بووە ئێستا عەزەڵەی ئەم مەچەکەم زیاترە لەوە لەبەرە ئەو جانتایە لەوانەیە خەڵکێک بڵێ ئێستا سەرمەت هاتووە قسەی زلمان بۆکە و هاتووەڵێ منوام بەس کاکە نەهامەتی ئیشەکەی ئێمە زۆر قورس بۆ بە ئێستەشەوە لەوانەیە زۆر کە مەگەر یەکێک بتوانێت تەحملی بکە تەقبولی بکە کە نوعەتی بیرکردنەوەی لەو نوعی سێهەمە کەوتم کە حەزەکە ئیشێکی خۆی ژنا دوانەکەی تری ئەڵەنەوە شێتیە تو بۆکی ینی بەس ئەوە حەزی ئێمە حەزمان لەوەیە کە شتی تازە بکەین بداعکەین هەموو یەکەم شتەکان لە تۆ بوویتە هۆکارێک بۆی کە نوعی شەکەی تۆ با بڵێن بۆتە هۆکارێک بۆی کە ینی ئێمە پێشوەختە مناقەشەیەکمان کرد ینی بۆ نمونە تۆ تا دەستی کاری ناوخۆیی بەهێزکەی گەنجی تر مەسەلەن ئەکوێتە سەر ئیش ینی تۆ بوویتە هۆکاریەوەی کە لە بریەوەی پارە بچێتە دەرەوەی کوردستان پارە لە ناو کوردستانە بەرهەم بێت و لە بریەوەی چوزانم مسەوەرێکی عەرەب چوزانم تا دوایی تا زمانەکانی تر سوود لە پارە و کۆمپانیاکەی تۆ بەدڵنیایی کوردێک دەیبینێ بە نمونە هەمانە هەر کەسێک لە بواری فیلم و ڕکلاما بێ ئەزانێت کە ئێمە قەنەعەتمان بە
زۆری و شەریکانە کرد کە لە زمانێکە بوو پارەیانە بر بۆ دووبەی پارەیانە بر بۆ لوبنان پارەیانە بر بۆ زۆر شوێن ڕکلامی بۆ دروستکەن ئێمە بە ڕۆبعی ئەو پارەیە هاتین لێرە پارەکەشمان لێرە ئینڤست کرد و لە خەڵکی کوردیشان ئینڤستمان کرد هەم پارەکە ئیسیفادی لێکرا سەرفمان کرد مەبەستەوەی تیمەکانی کورد بوون لە بریەوەی کە کابرای کۆمپانیای شەریکەی ئێکس بۆ نمونە چۆن ڕیکلامەکەی لە ئەردەن کردووە لە لوبنان کردووە دوو جار زەرێک کاک دەروون یەکەم پارێکی زۆری ڕۆژ دووهەم ڕکلامەکەی ئیسیفادەی نەبوو لە بەروی کە تۆ شوێنی موقعی تەسویرەکەت لوبنان بوو شکڵ و شێوەی کەسەکان لوبنان بوو ڕکلام نامێ زۆر بچمە تەفاسیلی بەس ڕکلامە بێ ئەو شوێنی کە تایەکی ئەو خەڵکانی کە تایەن ئەو شوێنە بێ کە ڕکلامەکەی تیاکی هەم بۆمان کردن بە لۆکەڵ هەم پارەکەشمان هێنا ئێرە هەم پارەکەشمان بۆ کەمکردنەوە هەم تیمەکەش کورد بوو تیمەکەش کورد بوو لە بیدایەت توانای ئەویان نەبوو تیمەکە ئەچون چیمە کرد بۆ هەر شوێنێک لە ئیشەکان پۆزیشنێک خەڵکێکم بۆ هێنا بۆ ڕێکەوتم لەگەڵی بۆ 2 مانگ 3 مانگ لێرە پارێکی زیاترمایە خەڵکم بۆ فێرکات دوای ئەوە شتەکە فێرە بوو خواحافیز لێرە من لە ئازاری قسەکانی ئەو بە ڕێزەی تا حدێک تێدەگەم باش یەکێک لە هەڵە هەرە باوەکانی کە زۆربەی بازرگانەکانی ئێمە لە کوردستان دەیکەن کە دەچێتە قاڵبی نایاساییەوە و دەچێتە قاڵبی نائەخلاقی بوونیشەوە تۆ کە وەکو خاوەن کۆمپانیایەک هەلێکی کار ڕادەگەیەنی ناتوانی لە ڕێکلامی هەلی کارەکە تا ئیشارەت بەوە بکەیت کە چ ڕێگەزێکت دەوێت ئەمە لە ڕوانگەی یاسایی و ڕێپێدراو نییە تۆ دەتوانی لە ڕێگای سیستەمی مقابلاتەوە ئەو کەسانە ئەکسکلوودکەی کە مەقسەدت نییە بەڵام نابێ علەنیەن ئیعلانی بکەیت کە بڵێ من ڕێگەزینێریان وەردەکەم وەکو میوانی سێم نەگۆکو پێشکەشکارێک بۆ جوابەکەی جەنابەت ئەو خەڵکانن کە بە ناسروشتی بوون بە دەوڵەمەند و کۆمپانیایان کاکە ئەگەر تۆ بزنسی خۆت سند بە سند دروست کرد بێ قەت ناتوانی لەسەر ئەوەی کە پارەکەت بێ بە کەسێکە کواڵەتی نەبێت ئەگەر سند بە سند هێنابێت ناتوانیت بڵێ پارەکەت بێ بە لەگەر ڕێز مازانم با لە بنی کوولەکەکە بین پارەکە بەی بە لە شولار و بەس یەک نقطەی تر هەبوو کاک سەرمەد ئەمە ئەگەر بمان هەوێت یعنی شتەکانمان ئیسیفادە لە یەکتر بکەین لە پرۆسی گفتوگۆکانماندا ئەو بابەتێک کە ئەو باسی دەکات لە مەسلەی ئەزمون بۆی کە کەسێک دابمەزرێت ئێستا قوتابیەک لە زانکۆ وەردەگیرێت لەو 4 ساڵەیە جەنابەت ئیشارەت بۆ کرد کە کاری خۆبەخشیت کردووە توانی وتە سیڤیەکی دەوڵەمەند دروست بکەی خۆت ئامادە بکەی بۆ هەلی کار تەڵام بەشێکی مەسئولیەتەکە دەکەوێتە سەرشانی گەنج ئەو 4 ساڵە لە زانکۆ تۆ بەچیوە سەرفی دەکەی سیستەمی زانکۆیی لە ساڵی پار لە 365 ڕۆژی ساڵێکە ئێمە زیاتر لە 7 ڕۆژ زیاتر داوامان نەکردو لە زانکۆ بەرهۆکاری کۆرۆنا و ئەوانە ئەو دەرفەتەی تر تەڵەبە لە زانکۆ بەچی خەرجی دەکات بەچی سەرفی دەکات با بچێ بە خۆی کۆرساتێک بخوێنێ ئێمە باس لە زمان دەکەین دەرفەتەکە وەربگرێ بۆ فێربوونی زمانێک بەشێکی ڕاستە دەکەوێتە سەر خودی تاکەکان کە بتوانن پەرە بەتوانەکانی خۆیان بۆم کە بە دوا قسەیە کاتژمێرە قساکەین پێ وایە سەرکەوتن بە بێهیلاکەتە بێ بێگومان نابێت ئەمە پێدوانی ئینتیباعێکی غەڵەتە لە ناو گەنجەکانمانە هەمووی بەشێکی زۆری گەنج ئێوێ سەرکەوتوش بێ دەوڵەمەنیش بێ بگا بۆی کە هەشتێتی و سەعات 12 ڕۆژەڵەسێ دەتوانین بڵێن ئەو جیلێکی ئێستا خصوصەتەن لە دوای 2000ەکانەوە لەدایک بووە لە بەروێ ژیانی نەهامەتی تێدا نەبووە جۆرێک لەو ئینتیباع لە لای دروست بووە کە دەبێت لە پڕێک ببێتە کوڕێک کورد گوتنی خۆمان بەس حەقیقەتی بازاری هەلیکار وانیە نەخێر نمونەی کاک سەرمەدی دیارە 1000 جار کەوتنی تێدایە بەڵام دەبێت 2000 جار هەستانەوەی لەگەڵ بێ دەسەکانە دوقسم بوو والله من زۆرمان کرد کاتەکە زۆر بەس قسە زۆر ماوە بەس کاتەکە وەک خۆتەڵی ئەمە یەک شت بڵم بۆی کە ئیسیفادەی لێ بکەن سمعە مهمترین شتە نووسی بووم بەس حەزم نەکرد ینی هەر لە ئێستەوە ئەمانە ئەتوانم بڵم ینی بیدایەتی ئیشکردنیانە هەر لە ئێستەوە بێگان لە سمعیان بێ لە بەروی لە ئاخیرا لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان پێی ئەگەی سمعە پارەت بۆ پیاکات سمعە مەبەستێک چییە؟ سمعە هەر لە بەسیترین شتەوە بۆ نمونە لە مەوعیددانانەوە بۆ ئیشکردن لە کاتێک کە بەیەکێگەڵی ئیشێکە بۆ کەم بەو کواڵتێ بیگەێنیتە دەستی لە کاتێککە لە شەریکەیەکی وازە شەریکەیەکێنی بە ئەخلاق و بە ئوسلوبێکی جوانە وازە و شەریکەیە بێنیت تێگەی زۆر شتە زۆر وا لێکە سمعەکە دروستە بێ دوای 10 ساڵ تۆ پێویستە بە پارە نییە سمعەکەی خۆت پارەت بۆ دروستەکات پێویستە بە پارە نییە و هیلاکەتەکەش زۆر کەمترە بێتەوە لەبەرێک کە سمعەکە ئیش بۆ کوردەڵێ ئەڵێ سەرڕاست شەریکی دەوڵەمەند شتێکی وا هەیە لەو کاتەیدا تۆ بە دوای ئیشدا ناگەڕێ گە سمعەتە بۆ ئیش بە دوای تۆدا دەگەڕێ
ڕەحمەت لێبێ بالضبط ئەوە دەست بۆ. سمعە مهمترین من شتە بۆ خۆم شت فێر بووم لەم بەرنامەوە و تەشجیعتان کردم بۆی کە زنجیرەیە بەرنامە لەسەر ئەم بابەتە بکەین دەست خۆش بۆ هاتن نمونەت زۆر بێ نمونەیەکی جوان بوویت بۆ من و بەتایبەت لەو خاڵی کە بەڕێز پرسیاری کرد کە چێ پشت و پەناتە و تۆ بێ پشت تەحەدات کرد من نازانم من ئاگەم لە ژیانی تۆ نیە بەڵام ئەو تەحەدایەت دیار بوو کە ڕاستی تایە کوردستان پڕە لە موزانە هیوادارم بەردەوام بن هیوادارم بۆ بێ پشت و پەنایە بەردەوام هیوادارم لەم و دوالایانی پەیوەندیدار بە شێوەیەکی ئەکادیمی پشت و پەنای ئێوەمانان بێت کاتێک کە پرۆژەیەکی شەریف تێ لەسەر ستانداردێکی باش لەسەر بیرۆکەیەکی باش خزمەتە بە کۆمەلگا لەگەڵ ئەوەی کە تۆ پارشی پێپایاکەی لایانی پەیوەندیدار کەسی ڕازەڵ بژێ بەڵێ پشت و پەناتان بێت دکتۆر جان زۆر بەخێر بی من بۆ خۆم کۆڵێک لێتانەوە فێر بووم بەڕاستی من ئەگەر بمەوێت دەست بکەم بۆی کە دەستکەم بە ئیشێکی خۆم پرسوڕا بە ئێوەمانانەکەم نمونەتان زۆر بێ نمونەی مامۆستایەکو جەناب لە ناو زانکۆکان زۆر بێ من لە کۆتایی ئاڵێم کاتژمێرێکە لەسەرم بابەتە قساکەین بە ئامادەبوونی نمونەیەکی زین و بە ئامادەبوونی مامۆستایەکی زانکۆ کە خۆی لە ناو دڵی ئەو شوێنایە کە تۆ مەویس و دڵشکاوەکات کاکسەرمەند من وتم لە 100 قولاپی ژیانێت چەند قولاب گرتوێتی ئەوتی لە مانگێکە من ئەگەر سی پلانم هەبێ ئەگەر یەکدانیان بیگرێ سوپاس دەکەم کەواتە لە ساڵێکە دەسی سێسە نزیکی لە ساڵێکە لە 500 پلان 12 پلان ئەیگرێ کەواتە تۆی گەنج کاتێک کە ڕوبەڕووی شکستێکی گەورابیتەوە لە ژیانتا کە پێ دوایە گەورەیە هەوڵ بە نەبێت ئامە قسەی زل و باق و بریق بەڵام ئەساسی هەیە ئەم قسانە هەوڵ بەو شکستە بچۆ سەری بۆی کە ڕوئیات گەورەترکە ژیان دوای هیچ شتێک کۆتایی نایە نە دوای دڵشکانە لە خۆشەویستی نە دوای دۆڕانێکی مادی نە دوای ئەوەی کە تۆ خۆت ئامادە کردوەوە هەش بینی تو 65 هێناوە وەکو من نە دوای زۆر شتی تر ژیان کۆتایی نایە مرۆڤی سەکەوتووە تا کۆتایی یاریەکە تا و دقەی ئەمرێ بەردەوام لە هەوڵا بێت زۆر وتەی گەورە هەیە کاڵێ ئینسان ئەو کاتە ئەمرێکە هەوڵی نامێنێت ئەو کاتە تۆ ئەمریت کە هەوڵە نامێنێت هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم دەروون و دیاردەی ئەم جارە بەم ستایلی کە پێشکەشمان کرد جێی سەرنجی ئەوە بوو بێت و شتێک فێر ببێت کاتی چۆش زۆر سپاس.